ناوم لەنجەیە ناسراوم بە دایکی هۆکان لە ساڵی 2013 تەخەڕوجم کردیا. طبعاً دانە مەزرایمە بەهۆی ئەوەی کە هەر لە ماڵەوە بووم پێم خۆش بوو کە ئیشەکی سەربەخۆی خۆم هەبیتن وەکو لایفستایلی ڕۆژانە هەستان بە دانانی پیجێک هەر لەناو ماڵەکەی خۆم برم ئیشی ڕۆژانە و لایفستایلی خۆم و هەندێک بابەتی خواردن و شیرین و ئەو بابەتانە لەگەڵ بینەرە جوانەکانم بەشی دەکەم ڕۆژانە. طبعاً لەڕێی ئەو پیجەوە دەتوانم بڵێم هەلی کارەکەم لۆ خۆم ڕەخساندیە لەبەرەوەی کە ئەلحەمدوللا پیجەکەم ئەکتیڤە، زۆر لە کۆمپانیا و شەریکاتەکان داوای ڕێکلامم لێ دەکەن و کاڵایەکانیان دەناسێن و هەم ئیسفادە بەخۆم دەگا هەمیش بەو خاتونانەی کە لەناو پیجەکەمەوە بینەر من. ئەکید زۆر هەستەکی ناخۆشە لەبەر ئەوێ من زۆر دەمەکە تەمەنەکە تەخەڕوجم کردیە و پەیمانگای هونەر جوانەکانم تەواو کردیا. هەرچەندە نەمتوانین لە ڕێی پیشەکەی خۆمەوە خزمەت بکەم، بەڵام خۆشبەختانە وەکو گوتم هەلی کارەکەم لە خۆم ڕەخساندیە لە ماڵەکەی خۆمەوە دەتوانم خزمەت بکەم هەمیش لە خۆم ئیسفادە بکەم. طبعاً کەرتی تایبەت هەبووە، زۆر جار هەبووە بە بۆنەی منداڵەکانمەوە کە گچکەم وتن نەمتوانیا لە بەشی ئەهلی و کەرتی تایبەت ئەوانە ئیش بکەم و دەوام بکەم چونکە نەمتوانێت ئیشی دەرێش بکەم لەبەرەوەی منداڵی هەستان بە دانانی پیجێک لە ماڵەکەی خۆم و ئیشی سەربەخۆی خۆم و ئۆنلاین. تەکید زۆر ناخۆش بوو لەبەرەوەی من ساڵانە خوێندنم هەستم دەکرد، یعنی ڕەنج و ماندووبوونم بەزایە دەڕوا. ئیدی لۆیە هەستان بەو ئیشەی ئەلحەمدوللا ئێستاکە لە ڕێ ئەو پیجەوە هەم لەگەڵ کۆمەڵێک خاتونی جوان ڕۆژانە گفتوگۆ دەکەین، هەم ئەوان ئیسفادە لەم دەکەن هەم من ئیسفادە لەوان دەکەم. هەمیش کاتەکانی ڕۆژانەم زۆر بە خۆشحاڵیەوە بەڕێ دەکەم لەبەرەوەی بەجددی زۆر خۆشحاڵم چکە کۆمەڵێک خاتونی زۆر ئەزیزم ناسێ لەو پیجەیدا. تا زۆر قرس بوو بەز یعنی هەندێک شت هەیە زۆر جار هەیە ڕەخنەت لۆ دەهات یان زۆر جار هەیە دەبێ ئەتۆ درت گەورە بێ بەجددی دەبێ تەحملی زۆر شتی بکەی. هەرچەندە ئەمن هەر بابەتی ڕۆژانەی ئاسایی خۆم یعنی ڕۆژێکی ئاسایی خۆم کوبەڕێ دەکەم ئەو هالە لەگەڵ بینەرەکانی خۆم شێری دەکەم. مثلەن بە ناوی شێف و بناوی ئەو بابەتانەوە لایفستایلم دانەنە هەر ئیشی ڕۆژانەی خۆم هەر خواردنەوەی ئاسایی و ماڵی خۆم کە دروستی دەکەم لەگەڵ بینەرەکانم شێری دەکەم. یاخۆ شیرینیەکە زۆر جار هەیە داوام لە دەکەن کە قیاسی ئەو خواردنی دانامیان کە قیاساتی ئەو شیرینەی کو دروستی دەکەی دای دەنێم لۆیان. ئیدی بەجددی هەم لۆ من هەم لەو بینەرەکانم ئیسفادەکی باشی هەبووە. ڕۆژەکانت هەمووی دووبارە بە تایبەتی ئەگەر خانمی ماڵەوە بی بەس لۆ من هەموو ڕۆژەکانم نوێ لەبەرەوەی هەموو ڕۆژەکەم لەگەڵ کۆمەڵێک خاتونی جوان لەگەڵ کۆمەڵێک بینەری نوێ من ئاشنا دەبم، هەست دەکەم یعنی ڕۆژانە لە دەرەوە ئیش دەکەم، یعنی چکە بەردەوام هەست ناکەم کە لە ماڵەوە بەتەنیا بم. لۆ من کاتەکانم زۆر خۆش دەڕوا، هەموو ڕۆژەکانم نوێ لۆ من. لە پیجەکەی مندا ئەو شتێک کە زۆر یعنی برێن کاتی زۆر بووێ و تۆزە هیلاک و ماندیم کاتن بەس بەشی ڕێکلامەکانمە، چکە جاری وایە هەندێک شەریکات هەیە ڕێکلامی پێرفێکتیان دەوێ ئەجا زۆر جار هەیە تەواوی ڕۆژەکەم لەو ڕێکلامیدا سەرف دەکەم بەجددی، یعنی هەر ئەوە نیە ئاسان نیە تو کە لە موبایلەکەی دەدینیت، چکە من هەر ئەوەی پیشان دەدەم کە مەسەلەن بە پوخت و ڕوختی کۆکراوەی هەموو ڤیدیۆیەکانم دەکەمە یەک پارچە و لۆ بینەرەکانمی دادەنم بەس بەجددی هیلاکەت و ماندیبوونی زۆرە. بەتەکید وەڵاهی یعنی ئاسان نییە ئەتو هەر ئیشەکە دەکەی بەس هەوڵ و ماندیبوونی خۆی دەوێ. ئیدی پێشنیارم لۆیان ئەوەیە کە هەر ئیشەک قەناعەتی خۆیان پێی هەبوو یعنی دەست پێ بکەن، پاڵپشتی خۆیان پێش هەموو کەسێکی بەجددی، چکە ئەمن خۆم تەشجیع نەکرد بە پێش هەموو کەسێک بەجددی ئاسان نییە. وڵاهی ئەوە خەونی هەموو دەرچۆشی دانەمەزراوە بەس تەمەنەکە ڕۆی تەمەنەکە بەسەر چوو بەجددی، بەس ئینشاءڵڵا ئەمەلمان هەیە ڕۆژێک لە ڕۆژان هەر ئەو ماندیبوونەمان بەربوومەکەی هەردەخۆین ئینشاءڵڵا. ئینسان دەبی دائیمەن ئەمەلەکی هەبی لە ژیان. دەرێن زۆر شیرینی زۆر وردی ئەوەی کە مەسەلەن لە مۆبایل ئەمن بدینی لە شوێنەکی گشتیان ئەمن بدینتەوە دەرێ ئەوە وا دەرنەکەوتی لە مۆبایل زۆر گەورە دەردەکەی بەزنا زۆر وردی. ئیدی وایە شاشە دائیمەن گەورە دەردەخە. ئیدی زۆر خۆشحاڵ دەبم جاری وایە ڕسمم لەگە دەگرن قسەم لەگەر دەکەن خۆشحاڵ دەبم بۆی کە ئەمن دەبینەوە ڕوبەڕوو. ئەوە زۆر خۆشحاڵم دەکا کاتێک ڕۆژانە ئەم ڤیدیۆی خۆم دەکەم یاخود بڵێن ئیشی ڕۆژانە و ڕێکلاماتەکانم بە شێوەکی جوان و پێرفێکت کە دامنا حتمما شەریکاتەکانی کەش دەکەوتە پێش چاویان، ئیدی تەقدیمت دەکەن پێشنیاری ڕێکلامت لۆ دەکەن، مەسەلەن عەقدا مانگانەیە موادا لەگەریان پێتی و بۆ شێوازە ڕێکلامەکان. لە ئەوڕۆکە ئیشی ئەوڕۆکەم خواردنی ئەوڕۆکەم دۆڵمە بوو. طبعاً بەمەحتی خۆم نەبی دۆڵمەم زۆر بەناوبانگە. ئیدی ئەوەی دۆڵمی دەستی منی خواردبێ ئەجەتانی بەڕیاردا لەسەری جا زۆر لە بینەرەکانم ئەمە زۆر بەکەمی لە ناو یاپراغی لە ناو دۆڵمەی یاپراغ کۆریانە گۆشتی تێ دەکەم. جا زۆر جار هەیە پرسیارم لێ دەوێت بەبێ گۆشت کو دەخورێ حتما خواردن دەستاوی خۆی هەیە، یعنی بە تام و چێژی دەستاوە دەستاوی ئەو کەسەی دەوردەبینی
ئیدی ئەوڕۆکە داوایان لێکردن بە فێرکاریەوە دۆڵمەکەیان لۆ دانێم بە فێرکاریەوە طبعاً بە خۆشحاڵیەوە دامنا و ئینشاءالله بمتوانی بی سوودەچی گچکەش بگەێنم بە هەموو ئەو بینەرە گوڵانێک کە داوایان لێ کردبووم بە خۆشحاڵیەوە پۆستم کردو لۆیان ئینشاءالله ئیسفادەیان لێ کردبووی. ئەوەش دۆڵمەکەی ئەوڕۆمان بۆ شێوازی دەرچوو. ئەوەش یاپراغی ئەوڕۆکەمان بۆ شێوازەی دەرچوو بێ هەموو لایەک ناخۆش. طبعاً ئەوڕۆکە بەرنامە بوو بەوەختەوە یعنی برێن خواردنەکەم حازر کرد حەزم لێ بوو کە یاپراغە کۆیانەکەش هەر لەسەر مێزەکەی حازر هەبیتن. یاپراغی کۆیانە لەگەڵ یاپراغی شارەکانی لەخۆشت چیان؟ وەڵاهی برێم وەکو فەرقەچی وای نییە بەس وەکو ئەمە باسم کرد لە پۆستەکانی خۆشم ئەوڕۆ دامنا یاپراغی کۆیانە هەر لە زۆر هەر بەناوبانگ بە یاپراغی کۆیانە طبعاً ئەمن تەنها شبیتی تێدەکەم و برێن هەندێک بەهارات و تایبەت یعنی بە دەستاوی خۆمانە بەڵام لەوانەیە هەندێک شار هەبی بابەتی کەشی لۆ زیادکە بەنمونە ئێستا لە لای هەولێرێ کەرەویزی تێدەکەن و خەیاری تێدەکەن هەندێک بابەتی زیادی دەکات ئیدی یاپراغی کۆیانە نازانم کو برێم ئەوها حازر کرا ئەو هەموو شتە ڕۆژانە پێشکەش دەکەی لەو مطبەخەکەی کە 2 مەترە هەموو ڕۆژەکەم تەواوی ڕۆژەکەم لەو مطبەخەی بەسەر دەبم طبعاً زۆر چێژش لێ دەبینم مەسافەکەی 2 مەترە 2 بە 2 مەسافەکەی 2 مەترە لە نێوان 2 مەترە هەموو یعنی حەزم لێە تەواوی ڕۆژەکەم ئەمن لەو 2 مەترەیدا ئیشەکانم دەکەم و زۆر چێژ لێ دەبینم بەڕاستی چکە ئەتوکە بە خۆشەویستی و خواردنت حازر کرد تام و چێژی تایبەتی دەدا خواردنەکەت تەواو یعنی لە کاتی گرتیمە لە بەرەوەیەتکە خەریکی ئیشەکی بووی دەبی کاتەکی زیاتری لۆ تەرخانکەی وەکو ئەوەی نیە کە ڕۆژانی ئاسایی خۆت بەس لەخوای گەورە بە زیادبی کاتی کابرێن میوانم دێ کاتی کە دەچمە میوانی ستۆریەکانم لە میوانی و کە میوانیشم دێ هەر بەردەوام لە ستۆری خۆم.